ئاژەڵان و زیندەوەران و باڵندەکان. طبعا ژیان پێویستی بە هەر هەموویەتی، هەمووشی خوای گەورە کە دروستی کردو خوای گەورە حەکیمە و ئەوانەی کە دروست کردووە ژیان پێویستی بە هەر هەموویەتی بە هەر هەمویان هاوسەنجی ڕادەگرن. ئەنجا لە شریعەتی ئیسلامدا ئەبێ ڕێز لەوانە بژیرێ، تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاژەڵ گوێدرێژی بینی داخ کرا بوو، فەرمی ئەوە چێ داخی کردووە؟ حرامە و نابێ سوکاتی بە ئاژەڵ بکرێ، یان ئاژەڵ بڵێن لە کار لە هەندێک حاڵدا بخەسێنرێ و هەر ئاژەڵێک لە شریعەتی ئیسلامدا هەر ئاژەڵێک کە زیانی بۆ مرۆڤەکان نەبێت نابێ بکوژرێ، کە زیانی بۆ مرۆڤەکان نەبێت نابێ بکوژرێ. لەبەرەوە ئێمە ئەو ئاژەڵانە سوودیان لێ دەبینین. جا بۆ نمونە وەکو نمونەیەک بۆ ژینگە و ژیان و بەرنامەی ژینگە پارێزی عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس فەرمێ جارێکیان ئێمە کۆمەڵێک ئەسحاب بووین لە خزمەت پێغەمبەر ئەڕۆژین صلی الله علیه وسلم، دیارە خەڵەباڵغ بووە، دوو لە هاوڵان بەچکە چۆلەکەیەک حومرا وەکو چۆلەکە وایە، دوو بەچکەکەیان گرتبوو جوان بووە، دایکەکە لەسەر سەری هاوڵان چۆلەکە دەیجریواند و ئەمانە ئێمەش کاتخ بە مناڵی ئەوانەمان کردووە، بەچکەکەمان دەگرت و چۆلەکەکە خەریب و شێت دێت، چونکە ئێستا مناڵەکەی من بەرن چەند ناخۆشە. ئەوش بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی من فجع هذه بولدها، ئەوە چی ئەو دایکە ناڕەحەت کردو بۆ هۆی مناڵەکەیەوە؟ سەجێک لە بیابانێک هابووە، ئاو نەبووە، پیاوەکە چۆتە بیرەکە و چۆتە خوارە بیری ئەو کاتی دیارە بە پاش هەڵکەندراوە، کە سەیری سەگەکەش هاتە دەوری داوە لە تاوی تینوێتی خۆی زمانی دەرناوتی دیوڵای ئەم سەگەش حاڵی و حاڵی من وایە، بە پێڵاوەکە تۆزی ئای بۆ هێنا و زمانی تەڕ کرد و ئاوی داواتی بۆ چۆ بەهەشت. یعنی ئەو پەڕی ڕێزە بۆ ئاژەڵان لە ئاینی پیرۆزی ئیسلامدا.